بەڵێ سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش وەگاشکرایە کە درەنگانی شەوی دووشەم لەسەر سێشەممەی ئەم هەفتەیە ئەکبەری حاجی ڕۆستەم کەسایەتی دیاری هەرێمی کوردستان و هاوکات دەڤەری گەرمیان کە هاوکات کادرێکی دیاری پارتی دیموکراتی کوردستان بووە پێشمەرگەی دێرینی شۆڕشی ئەیلول و گوڵان بوو کە خزمەتی زیاتر لە 50 ساڵی هەبوو لە پێشمەرگایەتیدا پاشەوەی کە درەنگانی شەوی دووشەمە لەسەر سێشەمە دەچێتە باخەکەی خۆی لە گوندی 12 ئیمام دواتر لەلایەن کەسێکەوە بە دەستڕێژی گولە کوژرا دوێنە پرسەکەی لە شارۆچکەی کفری بەڕێوە چوو بە گوێرەی ئەو زانیارانی کە لە بەردەست مندان درەنگانی ئەم شەو لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدای پایتەختی عێراق بکوژی ئەکبەر حاجی ڕۆستەم دەستگیر کراوە زانیارەکان بەم جۆرەن کە کەسێک کە بەڕەگەز عەرەب بووە و دانیشتووی شارۆچکەی کفری بووە و هاوکات مامەڵە و دۆستایەتی و نزیکایەتی لەگەڵ ئەکبەری حاجی ڕۆستەمدا هەبوو بێگومان لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا کاتێ ئەم ڕووداوە ڕوویدا لەسەر جەم تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوە بڵاوکرایەوە کە کەسی بکوژ کەسێکی نزیکی خۆیەتی دەرکەوتووە کە نزیکایەتی و خزمایەتی نییە بەڵام ئەوەی کە هەیە مامەڵە و دۆستایەتی لەگەڵدا هەبووە بە جۆرێک کە چرمانگێک لەمەوبەر ئەکبەری حاجی ڕۆستەم یەکێک لەو زەویانی کە هەیەی کە بۆ بەرهەمی کشت و کاڵی و هەندێک بابەتی دیکە بەکاردەهێنرێت بەکرێ داوێتی بەم کەسە کە گەنجێکە تەمەنی 30 ساڵە و ناوەکەی بە پیتی عین دەست پێ دەکات تەمەنی 30 ساڵە و دانیشتووی شارۆچکەی کفریە بێگومان درەنگانی ئەم شەو ئەم کەسە کە بە پیتی عین ناوەکەی دەست پێ دەکات ویستوێتی لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدای پایتەختی عێراقەوە عێراق بەجێ بێڵێت و ڕابکات بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانی عێراقەوە بە پشتبەستن بەوەی کە بکوش لە کاتی ئەنجامدانی تیرۆرکردنی ئەکبەری حاجی ڕۆستەمدا ئۆتۆمبیلەکەی وەروەها مۆبایل و کەلوپەلەکانی لەگەڵ خۆیدا بردبوو ئەمە بۆتە هۆکارێک بۆ ئەوی کە هێزە ئەمنیەکان سەرداوێکیان دەست بکەوێت و بتوان بە هەماهەنگی لەگەڵ هێزە ئەمنیەکانی ئیدارەی سربەخۆی گەرمیانیش کەسی بکوش دیاری بکەن و بیدۆزنەوە و سەرنجام دەستگیری بکەن لە ئێستادا بکوژەکەی ئەکبەری حاجی ڕۆستەم دەستگیر کراوە و هاوکات بنەماڵەکەی ئەکبەری حاجی ڕۆستەم ئەوەشیان پڕژاست کردەوە بۆ میدیاکان کە باز لەوە دەکەن بەڵێ بکوژی باوکمان دەستگیر کراوە هەرچەندە ئەوان دوێنێ لە چەندین لێدواندا بۆ پایتەخت میدیا باسییان لەوە کرد کە ئەوەی کە دەگوترێت کەسی بکوش کەسی نزیکە یاخود بۆ نمونە کێشی کۆمەڵایەتیە دوورە لە ڕاستیەوە بێگومان ئەوەی کە پژاست بۆتەوە بەڵێ تیرۆرکردنی ئەکبەری حاجی ڕۆستەم پەیوەندی نەبوو بە کێشەی کۆمەڵایەتی و هەندێک کێشەی دیکەوە بەڵام ئەوەی کە هەیە ئەوە پژاست کراوەتەوە کە ئەم کەسە کەسی نزیکی خۆی بۆ واتە نزیکایەتەکە بە جۆرێک بووە کە مامەڵە و دۆستایەتیان بەیەکەوە هەبووە وەک ئاماژەم پێکرد چەرمانگێک لەمەوە پێش ئەکبەری حاجی ڕۆستەم یەکێک لە زەویەکانی کە تاسە نازان لەوە دیاریکەی کام زەوی بوو ئاماژەی پێ نەکراوە بەکرێ داوێتی بەم کەسە کە بە ڕەگەز عەرەب بووە و دانیشتووی شارۆچکەی کفری بووە قەزای کفری بووە و تەمەنی 30 ساڵ بووە بەکرێ پێیداوە تا ئێستا بکوش دانی بۆ دانەناوە کە لەبەر چ هۆکارێک ئەکبەری حاجی ڕۆستەمی تیرۆر کردووە بێگومان دوێنێ بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان لە ڕاگەیاندنەوەک دەباسی لەوە کردبوو کە پاش ئەوەی کە ئاگادار کراونەتەوە لەوەی کە ئەکبەری حاجی ڕۆستەم لەنێو باخەکەی خۆیدا کوژراوە ئەمان کاتژمێر 6 بۆ 7 دەچنە باخەکەی کە بە دیاریکراوی لە گوندی 12 ئیمام بووە لە سنووری شارۆچکەی کفری کە چوونەتە ئەو شوێنە بەڵێ بۆیان دەرکەوتووە کە ئەکبەری حاجی ڕۆستەم تیرۆر کراوە تەقەی لێ کراوە و شوێنەواری فیشەک بەجەستێ و دیار بووە کە بە گوتەی هەندێک لە شایەت حاڵان کە پایتەخت میدیا لە پرسەکەی دەستی کەوت دەگوترێت کە فیشەکێکیان بەر ناوچەوانی کەوتووە کە ئەمەش بۆتە هۆکاریەوەی کە دەست بەجێ ئەکبەری حاجی ڕۆستەم گەین لەدەستداوە و هەروەها یەکێک لە کوڕەکانی بە ناوی سەروەر ئەکبەر حاجی ڕۆستەم بۆ پایتەخت میدیا باسی لەوە کرد کە ئەمان سکاڵایان لەسەر هیچ کەسێک نییە و گومانیان لەسەر هیچ کەسێک نییە کە ڕۆژی ڕابردوو پایتەخت میدیان ڕاگەیاند گوتیان کە ئێمە گومانمە لە هیچ کەسێک نییە و پێش ئەوەی کە باوکمان بچێت بۆ باخەکەی لە گوندی 12 ئیمام لە پارێزگای هەولێر بووە و لە کارێکی سوڵحی عەشایری بووە کە کێشەی نێوان دوو خێزانی چارەسەر کردووە ئەوان زۆر جەختیان لەسەر ئەمە کرد بۆ دایان باوکی ئێمە کێشەی خێزانەکان چارەسەر دەکات سوڵحی عەشایری دەکات چۆن دەبێت باوکی ئێمە لەبەر کێشەی خێزانی کێشەی کۆمەڵایەتی کوژرا بێت باسییان لەو کرد کە دوێنێ
ئەکبەری حاجی ڕۆستەم لەگەڵێکی لە کوڕەکانیدا لە پارێزگای هەولێر بووە، دواتر هاتۆتەوە بۆ سلێمانی، دواتر چۆتەوە بۆ ئیدارەی گەرمیان و ئێوارەکەی لە ماڵ یەکێک لە کوڕەکانی داوت بووەوە تا بۆ خوانی ئێوارە دەبووە لەوێ بووە، بەڵام نەیتوانی و ئامادە بێت بارەوە کارێک بێت تا ئێستا نازانرێت، بەڵام چەندین جار پەیوەندی بە ئەکبەری حاجی ڕۆستەمەوە کراوە لەلایەن کوڕەکانی نزیکەکانی تا کاتژمێر 11 شەویش تەلەفۆنەکەی بێوەڵام بووە. دواتر یەکێک لە کوڕەکانی دەچێت بۆ ئەو ناوچەیە کە گوندی 12 ئیمامی پێ دەڵێن بۆ باخەکەی، دەبینێت لەوێ کە باوکیان کوژراوە. و هەروەها یەکێک لە ئامۆزاکانی ئەکبەری حاجی ڕۆستەم هاوکاتە بۆ پایتەختی میدیا باسی لەوە کردبوو کە ئێمە بینیومانە وتی باخەکەمان چەند سەد مەتر یاخود بڵێن چەند کیلۆمەترێک لە یەکەوە دوورە، بینیومانە بۆ ئۆتۆمبیلەکەی خۆی هاتۆ بۆ باخەکەی و دواتر پاش چەند خولەکێک بینیومانە ئۆتۆمبیلەکەی گەڕاوەتەوە بە خێراییەکی زۆر کە لە کامێرە چاودێرەکانە وا دەرکەوتووە کەسی بکوش، ئۆتۆمبیلەکەی بوو بە خێراییەکی زۆر گەڕاوەتەوە. من پرسیارم لە کوڕەکانی کرد کە ئایا بۆچی ئەکبەری حاجی ڕۆستەم بەبێ پاسەوان بەبێ ئەوەی کە کەسێک پارێزگایی لێ بکات چۆتە باخەکەی، ئەوان باسییان لەوە کرد بەڵێ ئێمە باوکمان پاسەوانی هەبووە کەسێکە بووە کە پارێزگایی لێ بکات، بەڵام چەندین جار یاخود لە ماوەکانی ڕابردووشدا باوکمان بەبێ پاسەوان بەبێ ئەوەی کە کەسێک پارێزگایی لێ بکات سەردانی باخەکەی کردوە، سەردانی مەزرعەکەی کردوە، سەردانی ئەو زەویە کردووە کە بۆ کشت و کاڵ و کە بۆ حەوزی ماسی بەکار هاتووە، سەردانی کردو هیچ کێشەیەک نەبووە. درەنگانی شەوی دووشەمە لەسەر سێشەمەش بە هەمان شێوە بەبێ هیچ ترس و دڵیەک سەردانی باخ و مەزرعەکەی خۆی کردووە و ئەوان باسیشان لەوە کرد پێش ئەوە ئێمە گومانمان لە هیچ شتێک نەبووە، دۆخەکە زۆر ئاسایی بووە و هەروەها باسییان لەو کرد کە باوکیشیان پێش کوژرانی پێش کوژرانی باوکی هیچی لە ئەمان باز نەکردووە بۆ نەبڵێت کە کەسێک ئایا هەڕەشەم لێ دەکات یا خوش شتێک، هیچ شتێک لە بابەتان ڕووی نەداوە. وەکو باسم کرد لە ئێستا دەبوو کوژی ئەکبەری حاجی ڕۆستەم دەستگیر کراوە کە درەنگانی شەوی ڕابردوو ویستوێتی لە ڕێی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداوە عێراق بەجێ بهێڵێت و ئەم تاوانە پەردەپۆش بکات، بەڵام خۆشبەختانە لایەن هێزە ئەمنیەکانی عێراق بە هەماهەنگی لەگەڵ هێزە ئەمنیەکانی ئیدارەی سەربەخۆی گەرمیان توانراوە بکوژ دەستگیر بکرێت کە تەمەنی 30 ساڵەوە بە پیتی عین ناوەکەی دەست پێ دەکات و دانیشتووی شارۆچکەی کفری بووە.